خۆشببختانە لە دوێنێ لەلایەن هێزەکانمان لە سنووری نەوجول لایەن هێزەکانی بنکەی ئاسایشی نەوجولی سەر بە یاردەتی ئاسایشی کفرێەوە توانراوە گەورە تیرۆریستێک دەستگیر بکرێت کە ناسراوە بە ئەبوو حارز دیالە ئەم گەورە تیرۆریستە بە بنەماڵ لەسەر بە ڕێکخراوی تیرۆریستی داعشن دوو برای کوژراوی داعشە برایەکی ئەمیری داعش بووە لە ماوەی ڕابردوودا لایەن هێزەکانمان لە سنووری گڵابات و قەرەتەبە جەبارە دەستگیر کراوە ئەم تیرۆریستە بەشداری چەندین کردەوەی تیرۆریستی کردووە هەروە بەشداری شەڕەکانی لە سنووری کەرکووک و نەفتی شیمال کردووە دژ بە هێزەکانی پێشمەرگە دژ بە حەشدی شەعبی و بەشداری دەورەی تایبەتی هێزەکانی تیرۆریستی داعشی کردووە لە دژ بە هاوپەیمانان و هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش لە سنووری کەرکووک ئەم تیرۆریستە ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە و بە پێی مادەی سێ تیرۆریش پێشتر داواکراوە بۆ دادگا بڕە لەبارەیەوە دەدات.